ئیسماعیل پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باوکی پێی دەفەرمێ کوڕەکەم دەمەوێ بە فەرمانی خوا بتکەمە قوربانی و سەرت بڕم، چی دەفەرمێ؟ باوکی بە ئەدەب و قسەی لەگەڵا کرد. قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. باوكيان نالي باوا نالي يا أبي يا أبتي، دەڵێ باوەگیان ئەوەی خوا فەرمانی پێت کردووە لە خەودا جێبەجێکە. ئینشاڵڵا من دەبینی لە ژێر چەقۆ لە ژێر ئازاری چەقۆ و سەربڕیندا زۆر خۆڕاگر دەبم، زۆر خۆڕاگر دەبم، زۆر بە سەبر دەبم، مادەم فەرمانی خوایە جێبەجێکە، تاقیری مەکە. ئینسان ئەگەر بۆ خوا ژیا ئاوا دڵخۆشە، ئەو پڕی ئیمانە، خوا تاقیت دەکاتەوە. ئیمانەکەت چۆنە؟ لە کاتی خۆشی و ناخۆشیە لەگەڵ خوادا چۆنی؟ ئیمانەکەت بۆ دەرئەخات کە تۆ شایستەی بەهەشتی یا شایستەی دۆزەخی. باوە گیان دوو دڵ مەبە، بیری لێ مەکەرەوە، بە ئیزنی خوا من دەبینی چەنێ بە سەبر دەبم لە ژێر چەقۆی کاریگەری چەقۆدا. ئەوە ئیمانداریە. بەڵێ ئینسان کە بۆ خوا ژیا ئەو دەقە دڵی خۆشە کە بۆ خوا دەژی. عەبدوڵڵای کوڕی حوذافە ڕەزای خوای لێبێ کاتێکە لە سەردەمی ئیمامی عومەردا ڕەزای خوای لێبێ جێشێکیان بەڕێ کرد، ئەوە بوو بە ئەسیری لەگەڵ چەند موسڵمانێکە گیران ئەسیر بوون. ئیمامی عەبدوڵڵای کوڕی حوذافە ڕەزای خوای لێبێ مەلیکی ڕۆم، پاشای ڕۆم وتی ئەتکوژم. منجەریقێکی گەوریان بۆ ساز کرد، ئاوێکی زۆر گەرم، مرۆڤیان تێ دەکرد کە دەریان دەکرد بەس ئێسقانەکەی هاتە دەرەوە، گۆشتی پێوە نەما، ئەوەندە ئاوەکە گەرم بوو کە بردیانە لای ئەوە بە سەراتەکە درێژە. چەند جارێ باسمان کردووە، وەسمان ئەم خاڵەیە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی حوذافە ڕەزای خوا لێبێ کە پەروەردەی دەستی پێغەمبەری خوایە ساسەم سەحابەیە خواناسانە، کاتێکە ویسیان بیکەن بەناو منجەڵەکەدا بۆی بیسووتێن و کۆتایی پێبێنن بیتاوێننەوە، دەستی کرد بە گریان، فرمێز بە چاوی داهاتە خوارەوە. مەلیکی ڕۆم وتی، پاشای ڕۆم وتی بیگەڕێنەوە، دیارە پەشیمان بۆتەوە، چونکە هەر دایانە وازە دینی محەممەد بێنە صلی الله عليه وسلم، دەی فەرموو یەک چاوتروکاندرێ دین و وازە دینی محەممەد نایەن صلی الله عليه وسلم. پاشای ڕۆم وتی بۆچی دەگریت؟ پەشیمانی؟ وتی نەوەڵا بۆ ناگریم کە ئێستا من دەخەننا ئەو ئاو کۆتایم پێدێت. ئەزانی بۆچی دەگریم ئەی پاشای ڕۆم؟ بۆ ئەوە دەگریم یەک نەفسێکم هەیە لە پێناو خوا دەیبەخشم، یەک ڕۆحم هەیە، خۆزگایە، چەندێ موو بە گیانمەوەیە، موو تەڵەمووەکانی گیانم هەموو گیانم چەندێ موو بە گیانمەوەیە، ئەوەندە ڕۆحم هەبوایە لە پێناو خوا بمەخشایە. واللهی بەس بۆ ئەوە ئەگریم یەک ڕۆحم هەیە لە پێناو خوا بیبەخشم. ئەوە ئیماندارە. باوە گیان فەرمانی خوا جێبەجێکە و من سەر بڕە. ئیمان زەعیفێکیش ناتوانێ حەیوانێ سەر بڕێ بۆ خوا. باشە خوای گەورە کەسانی خۆشەویستانی خۆی تاقی دەکاتەوە، ئابە و شێوەیە، کەواتە ئاگاداری خۆمان بین. خوا کەسێک لە ئێمە، چی کەسێک لە ئێمە زۆر بەمان ئامادەی مناڵی خۆمان بکوژین لە پێناو خوا، خۆ لە ئیسلامە ڕێی پێ نەدراوە، مەبەسمان ئەگەر ڕێی پێ بدرایە. یعنی ئەمەی کە ئیبراهیم کردی سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئیسماعیلدا بە پیاو دەکرێ، بە ئیمانداری ڕاستەقینە دەکرێ، بە ئیمان زەعیف ناکرێ، بەوانە ناکرێت دەستیان ناچێت سەرەوەی مەڕێ سەر بڕنە پێناو خوادا. ئەوانە ئەو پیاوە نین کە بتوان بشنەوە مەیدانە بەرامبەر بە فەرمانی خوا هەموو شتێک جێبەجێکەن، ملیان لە موو باریکتر بێ بە فەرمانی خوا. ئەو بە پیاو دەکرێ، بە ئیمانداری ڕاستەقینە دەکرێ، فەرمانەکانی خوا جێبەجێکە. کەواتە ئینسان ئیماندار دەبێ بەم شێوەیە بێ.